هونەرمەندی لاو دیاکۆ ئەحمەدی یەکێک لە دەنگە تایبەت و پڕتواناکان کە لە ئێستا بەرهەمینکی نوێ پێشکەش بە هەوادارەکانی خۆیەکە دیارە بە ستایلێکی تایبەت بە خۆی لە ئێستا نوێترین بەرهەمی ڤیدیۆکلیپکەیش بە ناونیشانی جێگا پێیە لە ڕێگەی ڤیدیۆکلیپێکی ناوازەوە پێشکەش بە گوێگرانی خۆیەکەت. لە شوێنی جێگا پێت ئەگەڕێم تاکو ڕۆژێک لە عومر و ژیانم ماوە بووم لە جێگای تۆ لایلایەکانی هونەرمەندی لاو دیاکۆ ئەحمەدی لا نوێترین هەنگاوی هونەریدا میوزیک ڤیدیۆی جێگا پێ بڵاوەکاتەوە. جێگا پێ تێکست و میوزیکی دیاکۆ ئەحمەدی خۆیەتی و وەحید نازەری کرماشانی کاری میکس و ماسترینگ و ئارەنجی بۆ کردو و میوزیک ڤیدیۆکەش لەلایەن ناسر حەیدەریەوە کاری جەرهێنانی بۆ کراوە. شوێنی جێگە پێچڕۆم هەتا ڕێگای ماوە بۆم خوێنە دڵم لە شوێنی تۆ بووم لە ناوی شاری خۆم گەرمی هەناسەکانی تۆ گەرمی ژیانی من بوو